سڵاتان لێبێ خۆشەویستان لە کۆڤید-19 ئەم شەو باس لەوە دەکەین لەگەڵ هاتنی دەنگۆباسی گەیشتنی یەکەم وەجبە یان یەکەم بڕی ڤاکسین کە وەکو دیاری لەلایەن چایناوە پێشکەش بە عێراق کراوە. باس لەوە دەکەین باشە ئەم ڤاکسینە ئەوە یەکەم مەرحلەیە و دەست پێ دەکا ئیشەڵا لەسەر خێربزانین کەی وەجبەکانی تری بەدوادات. ئایا چ نەوعێکی تر ئەگەری ئەوەی هەیە بگاتە عێراق و هەرێمی کوردستان، شێوازی دابەشکردنەکەی چۆن دەبێت و بۆ ئەو کەسانی کە تا ئێستا پرسیان هەیە لەسەر ئەوەی خوانەخواستە منم ڤاکسینە شتێکم لێیەکە یان وەکەوەی کە هەر بە شێوازێکی تەنزئامێز بەشێک لە سیاسەتوانانی دنیاش بە نەوعێک باسییانە کرد کە ئەم ڤاکسینە ئەگەری ئەوەی هەیە شێوازی مرۆڤ بگۆڕێ یان خەلەل دروست بکە یان ئەگەر هاتوو ئەو کەسێک کە ڤاکسینەکە وەردەگرێت لە دوای ئەوە تا چەند پارێزراوە بێ و ئەتوانێت چی بکە. هەموو ئەم پرسیارانە لەگەڵ کەسێک باسەکەین ڕوبەڕووی ئەو یەکەینەوە کە ئەویش دکتۆر دەشتی گوستانیە ئەو خۆی لە پێشتریش لە ستۆدیۆ لەگەڵمانە بوو لەگەڵ یەکەم وەجبەی وتوێژ و گفتوگۆکردن لەگەڵ کۆمپانیەکانی هێنانی ڤاکسین بۆ عێراق چکە ئەو خۆی ئەندامی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنایە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش لە ڕووی زانستیەوە بێگومان. ئەو پرسیاران ماوەڵات بزانین ئەوانە چییە، بەڵام ئێمە زیاتر قسە لەسەر بابەتی تریش دەکەین مەسەرەن ڤاکسینی چینی وەربگرین یان وەرنەگرین چێن ئەو کەسانی کەوەری دەگرن شێوازەکەی چێن نەوعەکانیان چییە، هەموو ئەم زانیاریانە لە مەحاڵە دەکەین لەم چەند خولەکەی کۆڤید-19 لەگەڵ ئێوە بەردەوام بین. ئەگەر پێش ئەوە من حەزم لێیە بچینە لای ئەو بابەتەی کە ئامادەمان کردووە لەسەر ئەوەی بۆچی ڤاکسینی چینی وەربگرم یان بە شێوازێکی تر ئایا ڤاکسینی چینی وەکو چۆنەڵێن لە چاو ڤاکسینەکانی تر یان لە ئەوەی کە زیاتر باسی لێوە دەکرێت وڵاتە پێشکەوتووەکان لە ڕووی بەکارهێنانی فایزەر بایۆنتیک و مۆدێرنا و ئەوانەوە چ جیاوازیەکی هەیە با ئێمە بەو پرسیارە دەست پێ بکەین ڤاکسینی چینی ئایا چۆنە، ئایا ئەگەری ئەوەی هەیە کە یعنی بتوانێت بەرگریەکی باش بۆ ئێمە دروست بکە بۆ ئەوەی کە وەڵامی ئەو پرسیارانە بینەوە. سەرەتام با بزانین چین لەبەر ئەوەی وڵاتێک بوو کە خودی ئەم ڤایرەسە هەمومان دەزانین لە کۆتایی 2019 لە مانگی 12 بە تەحدید ڤایرەسەکە لەوێ دۆزراوە، خەڵکێکی زۆر تووشی نیشانەکان بوو هەستیان پێکرد و زۆر کەسیش هەیە ئەڵێ کاکە ئەمە خێر و بەرەکەتی چین بوو، هەتا سەرۆکی پێشووی ئەمریکا دۆناڵد ترامپ هەموو جارێ دەیگۆ ڤایرەسە چینیەکە. کەواتە ئێستا ئەوان وڵاتێکن خۆیان سەرچاوی بڵاوبوونەی ئەم ڤایرەسە بوون بە هەموو دنیای ئەو گۆڕانکاریە مەزن و ئەو تەئسیراتە ناخۆشانی کە لەسەر تەواوی دانیشتوانی گۆی زەوی هەبووە لەم وڵاتەوە بووە. بەڵام ئەوان هەرزوو کۆمپانیەکانیان دەستیان کرد بە گەڕان بە دوای دۆزینەوەی پێکوتەیەک ڤاکسینێک کە بتوانێت ڕێ لە بەڵبڵاوبوونەوەی ڤایرەسەکە بگرێت. بێگومان دووبارە دەڵێنەوە ڤاکسین چارەسەری توشبوون بە کۆڕۆنا و نەخۆشیەکانی تر نییە، ڤاکسین هۆکارێکە بۆ ڕێگرتن. بە کورتی سێ جۆر ڤاکسین لە چاینا بەرهەمهێنراون. چین ئێستا خاوەنی سێ جۆر ڤاکسینە بە سێ کۆمپانیای جیاواز، هەر یەکە و ناوێکی لێنراوە. ئەگەر تەمەشاگەین بەش یەکەمی سینۆ لە هەردووچانە هەیە، تەوان بە زمانی خۆیان لەوانەیە معنای چین بێ و کۆی کە سین یان کە مەسەلەن بەکارهێنرێ، سینۆڤاکیان هەیە، سینۆفارمیان هەیە، کان سینۆیان هەیەمان لە سینەکە چۆتە ناوەڕاستی کەلیمەکەەوە. چۆن کارەکەن ئەمانە؟ چۆن کارەکەن بۆی بزانین جیاوازیەکەی چییە لەگەڵ ئەوانی پێشتر کە ئێمە باسمان کردووە فایزەر و مۆدێرنەوە ئەوانە ئەم هاتوون ڤایرەسی مردویان هێنەوە. ئەو ڤایرەسانەی یان بەشێکیان لێ کردوێتەوە، بەشەکەش بە تەحدید کوێیە لە بەشێکی بەشە بۆ ماوەی یەکەی با بڵین ئەو بەشەی کە پێوترێ mRNA بەس بە شێوەیەکی گشتی ڤایرەسی مردوو یان بەشێک لە ڤایرەسەکە یان بەکارهێنانی ماددە بۆ ماوەی یەکەی کە لە ناو نیمچەخانەکەیەتی، چکە خۆتان نەزان ڤایرەس خۆی خانەیەکی زیندوو نییە. ڤایرەس پێویستی بە من و تۆیە هەتا لە ناو خانەکانمانە گەشە بکە و زیاد کە و زەڕبەی خۆی بەهاوێ ئەنجا بگوازرێتەوە بۆ کەسێکی تر. کەواتە هاتوون لە پێکهاتەی ئەم ڤاکسینانەیە لە چین بەم شێوازدە بەرهەمیان هێناوە، یانەوە ڤایرەسێکی مردویان هێناوە یان پارچەیەک لە ڤایرەسەکە یان mRNA-یەکەی. باشە چیتر هەیە لەسەری تایبەتمەندیەکانی ئەم ڤاکسینە چییە؟
کێشەی گەورەی مۆدرنا و فایزەر هەڵگرتنەکەی بوو بە تایبەتی فایزەر بایۆنتیک کە پێویستی بە پلەی 75 لە خوار سفرەوەیاتە سالب 7 بۆ 75 بەڵام ئەمانەتوانن لە پلەی 2 لە بۆ 8 وەکو ڤاکسینەکانی تر بەکار هەڵبگیرێت چۆن مەسەرەن ڤاکسینی کوتانی مناڵان و ئەوانەیە کە بە هەمان شێوە ینی بە کورتی مختصری بەفرگرەیە یان سەلاجەیەکی ئاسایی ئەتوانی ئەو ڤاکسینەی لە ناودا هەڵبگری ئەمان پێیانە وترێ ڤاکسینی ئیمەرجنسی ئەوەی کە لە چاینایە ئەوەی لە چاینە لە چینە هەیە لە بۆ پێوەڵی ڤاکسینی چونکە قۆناغی یەکەم و دووەمی بڕیوە دەرکەوتووە کە تەسیرێکی باشی هەیە میان بڵین سەرکەوتوو بە لە قۆناغی یەکەم بەڵام قۆناغی سێم تا ئێستا بڵاو نەکراوەوە نەتیجەکەی چی بووە تا ئێستا نازانێت بە پێچەوانی ئەوەی فایزەر و بایۆنتی کە ئەوان قۆناغی سێمیان تەواو کردبوو ئەمە لێرە تۆزێک قەلقی و کێشە لەوانێت دروستکە بەڵام وڵاتانی تر بەکاری هێنەوە ئێستا باسیشەکەین کەواتەوە کە ڤاکسینی ئێمەرجنسی بەکار هاتووە و چالاکیەکەشی بە ڕێژەی 1970 واتە یعنی 79 لە 100 پارێزگاری دەدا بەڵام وڵاتێکی وەکو ئیمارەت کە لە سەرەتاوە هیچینی بەکارهێنا بە تایبەتی وازام سینۆفارم بوو ئەوان ئەڵێن نەخێرکا کە 1986 لای ئێمە بەرگری و چالاکی دروست کردووە کە ئەمەش بەشێکە بێت لە قۆناغی سێم ئەتوانی ئەگەر تەمەشایکەین ئیمارات هات یارمەتی ئەم ڤاکسینە چینیە دەوە خۆی ئیسفادەی کرد و کردیە داتایەکیش چونکە زۆر مهمە ڤاکسین پێکوتە داتای لەسەر بێ لێکۆڵینەوە و پەیپەری لەسەر بێ نەتیجەکانی پیشاندرابێ کە لە فایزەر و فایزەر بایۆنتیک و مۆدرنا ئێستا تقریبان پەیپەر و ئەوەی زۆری لەسرە لە حاڵەتی ڤاکسینی ئیمەرجنسی ئێستا لە بەریتانیاش لە ئەڵمانیاش دەتوانین بڵین ئەوان ئێستا ڕێگەیانداوە بە ئەسترازێنیکاش بێ ئیش بکە هەرچەندە ئەگەر هاتوو یعنی قۆناغەکانی بەتەواتی بەکارهێنا بێت ئەو وڵاتانی کە ڤاکسینی چینیان بەکارهێنەوە ئەمە ئاڵاکانیان لێرە مەسەرەن سنگاپور مالیزیا فیلیپین ئەندونیزیا ئیمارات بەحرین تورکیا ئەوانە ڤاکسینی چینیان بەکارهێناوە و بە دیاریش بۆیان نەچووە ئەمانە بەشێکی زۆریان خۆیان کڕیویانە وەکو ئەوی عێراق نییە کە ئێستا تیارەکە بە ئاسمانەوە و ئێستا وەجبەیەکە هێنێ و هەروەکو بەڕێز وەزیری تەندروستی دوێنێ ئاماژەی پێکرد کە لە بەشێکی ئەوەی کە دەگاتە بەغدا 5,000 پێکوتە ینی کە بەشی 2500 کەس دەگاتە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان وەکو دیاریە کە لەلایەن چینەوە هاتووە بێگومان چین خۆی کۆنسوڵی خۆی هەیە لێرە ئەو کۆنسوڵگەریە پێویستی بەوەیە لەوانێ 500 کەس و خەڵکی تری هەبێ ئەنجە دوایی ئەچن ئەوان چیەکەن ئەوان بەشی خۆیانی لێ ئەجێڕنەوە تقریبان بە پێی وتەکانی بەڕێز وەزیری تەندروستی کە تەنها بەشی یان 4,000 پێکوتامێنێتەوە کە بەشی 2,000 کەسەکە سینۆڤاک کە ئەمە زیاترین داتای لەسرە و تا ئێستاش ینی پێشەوەی بێمەناست و دوێشتاکیدم کردو تا ئێستا نازانین ئەوەی کە دەگاتە عێراق چ جۆرێکیانە هەوڵێم لەگەڵ دکتۆر دەشتی باس بکەم لەوانەیە ئەو زانیاری زیاتری لەسەر ئەکید لە لاشێتی و بزانین چ جۆرێکیشە سینۆڤاک دەڵێ ئێمە ڕۆژانە ساڵانە ئەتوانین 300 ملیۆن پێکوتە دروست بکەین کە ئەمەش تۆزێ ژمارەیەکی ینی جێگای پرسیار دروستەکە وڵاتێکی وەکو چین بەو گەورەیە و ئەو شەریکە گەورەیە مقارنەتەن بە فایزەر بایۆنتیک و ئەوان مۆدرنا کە ئەوان زۆر زیاتر دروستەکەن ئەتوانن لە ساڵێکە نزیکەی ملیارێک دروستکەن ئەگەر ئەمە بەس بۆ سین خۆیان دروستی بکەن کەمە یعنی ئەگەر تۆ تەماشا بکەیت چین یعنی نزیکەی ملیارێک کەسە 300 ملیۆن پێکوتە ینی بەشی 150 ملیۆن کەسەکە ئایا ئەمە چۆن ئەتوانێت هاوکار بێ بۆیە ینی ئەمە یەک لە کێشەکانی بەردەم سینۆڤاکە لەبەر ئەوەی تەنها 150 ملیۆن کەس ساڵانە لە بەرهەمی سینۆڤاک سوود بەخشەوێ بۆیە بازاڕەکە بە گەرمی ئەمێنێتەوە و هەر ڤاکسینێکیش بێت ئێمە ینی وەکو چۆن بڵێ ئەگەر لە ڕووی تەندروستی و زانستی و تەماشاکەی قابلی وەرگرتنەوە وەربژیرێت چونکە ئەو ڕێژانەی کە لە ئیمارات و لە وڵاتانی کە بەکارهێنێنەوە دەربارەی ڤاکسینە چینیەکەش مش دەبەخشە حەزم لێیە دکتۆر دەشتی بوستانی وەربگرین دەست پێ بکەین لەگەڵیا دکتۆر گیان ئێوارە باش ماندوو نەبی دووبارە بەخێراتن تەکەین بۆ بەرنامەی کۆڤید-19 با سەرەتا لەو بابەتە دەست پێ بکەین کە ئێستا لە گرافیکەکە ئاماژەم پێکرد بۆ بینەرانی کەی 24 زۆر سپاس بۆ جەنابیشت دکتۆر گیان لەو بابەتە دەست پێ بکەین ئەخباری ڤاکسینە چینیەکە گەیشت یان هێشتا ماوێتی و ئەگەر بشکرێ بۆ هاوڵاتیانی ڕوونکەیتەوە چ جۆرێکیانە کە دەگاتە عێراق و هەرێمی بەێ
لە ڕاستیدا ینی ئەوە وەکو ئاماژەت پێکرد 50,000 پێکوتە لەلایەن حکوومەتی چینەوە بە ینی بە بەخشین نردراوە بۆ عێراق لەوەی 45,000 بۆ ینی حکوومەتی فیدراالیە 5,000ش بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە هەروەکو ئاماژت پێکرد ئەوە بەشی ینی 50,000ەکە بەشی 25,000 کەس دەکا و ئەگەر بە جێرەی دانیشتوانی شارەکان دابش دەکرێت شارە بچووکەکان لەوانەیە 1,500 بەبەرکەی شارە گەورەکان 2,000 کەمتر زیاتر یعنی بەو شێوەیە دەبی و ئەوەش پێم وایە ئیشەریکەی ساینۆفارمە دوو جور عشە هەروەکو ئاماژت پێکرد ئەوە ڤایرۆسی یعنی کوژراوە یعنی ترسی توشببوونی ئەوەی نییە بەڵام لەوانەیە ینی لە بینیان 21 ڕۆژ ئەوەکە لێ دەدرێت لە ماسوولکەی شان و لەوانەیە هەندێک یعنی عرازی جانبی هەبی وەکو تا یان ئێشان یان ینی بێتاقەتی یعنی ئەوە لەوانەیە هەندێک حساسیەش بکە ئەوەش ینی دەتوانرێت علاجی بکرێتکەواتە مەترسیەکی وای نییە ئەو ڤاکسینە و هەروەکو ئاماژت پێکرد ئەو ڤاکسینە مەرحەلەی سێمیشی کراوە لە ئیمارات و لە تورکیا و لە ئەندەنووسیا و نەتیجەکانیان لە هەر وڵاتێک جیاواز بووە هەندێکیان سەرەوەی 70 بوو هەندێکیان سەر 80 بوو هەندێکیان سەروی 90 بووە معدل 184 ناجح بووە ئەوەش هەر ڤەکسینێک 150 زیاتر بی ئەوەیە ینی و خاڵێکی گرنگی شەیە ئاماژەی پێ بکەم یەکەم وڵات کە جینی ڤایرۆسی ینی ڤایرۆسی کۆڤید 19 نەخشەی ڤایرۆسی کۆڤید 19 دروست کرد و دایە جیهان وڵاتی سیم بوو بۆیە ینی لایەنی زانستیەوە زۆر پێشکەوتون لە ینی لە بۆ ماوەیەکان و لە زییناتی ئەو ڤایرۆسە و ئەو دووسێ ڤاکسینیان هەیە و ئیمکانیەتی ئینتاجیان هەیە بۆ خۆیان و بۆ ئەوەش ینی ئێستا مسابقەیە لە بینی ینی شەریکاتی جیهانی وڵاتانی جیهان بۆ ئەوەی گەورەترین بەشیان هەبێ وەکو کۆ ئەمە نەفت دەفرۆشین ئەوانیش ڤاکسین دەفرۆشن قازانج دەکەن زۆر باشە دکتۆر گیان ئێستا مەسەلەن زۆر وڵات هەیە ینی لەگەڵ کۆمپانیایەکان ڕێک کەوتووە پێش ئەوەی تەنانەت ینی وەکو چۆن بڵێ ماسی لە ئاوە معاملە کراوە ینی ئەوان هێشتا دروستیش نەکرا بەڵام کۆنتراکتیان کردووە لەگەڵیان و ڕێژەیەکی زۆریان بە حکمیەوەی کە جەنابەت لە لیژنەی زانستی باڵای هەم لەسەر ئاستی عێراق و هەم لەسەر هەرێمی کوردستان جگە لەم بڕێی کە وەکو لەم بڕێ وەکو بەخشین هاتووە لە چینەوە و ئایا ئەگەری ئەوەی هەیە عێراق ئەم جارە لە چین بکڕێ وەکوتەنی ئێمە مۆبایلمان لە چین دروست دەکرێت ئێستا ئۆتۆمبیل لە چین دروست دەکرێت سەلاجەکان لە چین دروست دەکرێت ینی واینەت ینی مەسەلەن ترسەکە بۆ لە ڤاکسینەکە شێمێک و خۆدوتە بەس دەمەوێت بزانم گفتوگۆ و توێژەکان لەگەڵ چینیش و لەگەڵ فایزەر بایۆنتیک و مۆدێرنە و ئەسترازێنیکا و ئەوانەش گەیشتۆ بچی لە ڕاستیدا یعنی ئەمە عێراق داخلی ڕێککەوتنامەی کۆڤاکس بووە 169 ملیۆن دۆلاری داوەتە مؤسسەی گاڤی بۆ ئەوەی 120 دانیشتوانی لە ساڵی 2021 ڤاکسین 16 ملیۆن جورعە دابین بکرێ ئەوە یعنی مەزمونە ئەو ئیتیفاقانەی دی لەگە فایزەر یان لەگە سین دەکرێ شتێکی ئیزافیە و لەوانەیە وەزعمان باشتریش بکە لە ناحیە کۆرۆناوە بەڵام ئەمن دەمەوێت یعنی یەک خاڵ یعنی ئەوە بکەم ئەو یعنی ئەو مەوزوعی فایزەر لەگەڵ قەراری پەرلەمان حەل دەبی و 1.5 ملیۆن و لەوانەیە 3 ملیۆنیشی لێ بکڕێت کە بەشی جورعا کە بەشی 1.5 ملیۆن دەکا کەواتە یعنی لە 120کەش زیاتر دەبیتن بەنسبەت لقاحی ئەسترازینیکا بە پێی ئیتفاقێکەوە باس ئیتفاق کرا کە بەڕێی یونیسێفەوە یعنی پارەکە دەداتە یعنی گاوی پارەکە دەداتە شەریکە ئەسترازینیکا لقاحەکە دەدرێتە یونیسێڤیش دەینی بۆ عێراق لە مانجی سێ لە یعنی بەخۆی 1,725,600
زورعە کراوە و دێتن لە مانجی سێ یەکەم وەزبە 149,000 دێ 149,000 قسوور لە دووەم وەزبە لە مانجی سێ 370,000 دێ و لە مانجی چاریش 1 ملیۆن زورعەمان بۆ دێ کەەوە ئەوەش بە پێی دانیشتوانی هەر پارێزگایەک لەزمنیان پارێزگاکەن بەڵێ ئەوە باسی هەتا مانجی چار دەکەم بەڵام بۆ نهایەتی ئەوەی 16 ملیۆنەکەمان دەگاتێ باشە دکتۆرجان ئەگەر من پرسیار بکەم لەسەر ڕێزبندیش بکرێت لەگە فایزەر لەگەر ئەوە خاڵێکی گرنگی شەیە دەمەوێت ئاماژێ پێ بکەم جۆنسن ئەند جۆنسنیش لە ئیتیفاقی کۆڤاکسە جۆنسن دوێنێ لە ئەمریکا ڕێی پێدرا و یەکەم شەحنەی دایە ئەمریکای بەخۆی شەریکەکی ئەمریکای و لوقاحەکەشی زۆر باشە ئەمریکا 1 ملیۆن زورعی تەوزیع کردیتە سەر ئەوەی و 75 ملیۆن زیاتر کەسی کوتیە ئەمریکا 1.2 بلیۆن لوقاحی کڕیوە ئەوروپا دووقات و سێقاتی دانیشتوان لوقاحی کڕیوە کەنەدا هەروەها بریتانیا هەروەها دەوڵەمەندەکان یعنی وەچی بە دەواری گوتنی کەری خۆیان بەستایە یعنی بەداخەوە دەوڵەتە یعنی دەوڵەتەکانی جیهانی سێم ئەوانە دوا کەوتونە و ئەوەش نەوعا یعنی خۆپەرستیەکی تێدا لە وڵاتانە پێویستە یعنی مافی هەموو مرۆڤەکە لە جیهان ڤاکسین وەرگری پێویستە ئەوان یعنی بۆ نمونە سەرۆکی فەڕەنسی وتی 105 ڤاکسینەکانی خۆمان دەدەینە وڵاتە فەقیرەکانی ئەفریقیا ڕئیس وزەرای بریتانی داوای کرد کە قەرارێک لە مەجلیسە من دەربچی بۆ ئەوەی هەموو دەوڵەتەکان بە یەکسانی لوقاحەکانیان پێکەوە بگاتێ هەتا 120 هەروەکو منظمەی صحە عالمی قەرارداد 120 دانیشتوانی هەموو جیهان کە یعنی 7 ملیار کەسە لقاح بدرێن و لە 2022 130 لێ بدرێ هەتا لەو ئەوەیە پاندێمیکە قورتار دەبینی باشە دکتۆرجان ئەی ڕۆڵی مەسەلەن کۆڤاکس مادام ئەگەر ئەو نەتوانێت ئەو یەکسانیە یان چونکە ئێستا بەڕاستی لە وڵاتانی پێشکەوتو سەرڕای ئەوەی کە مەسەلەن کێشە هەیە چێوەریگرێ و چێوەرنەگرێ بەڵام گلەیەک هەیە لە وەسەڵی تووبیا کە تاکیدم ینی وەکو جەنابیشت ئاماژات پێکرێ ئەوش ئەو گلەیەتان هەیە کە وەکو پێویست ناتوانێت ئەو یەکسانیە ینی بپارێزێ خەڵکێکی دەوڵەمەند وڵاتێکی دەوڵەمەند پارەی هەبێ کاشی هەبێت توانێت وەکوتوت بە مەلاین بکڕێ یان هەندێک جار لەوانەیە تەنانەت بگاتەوەی پرۆپاگەندەیەک بۆ ڤاکسینەکە دروستکەن بۆی زەو لەسەر ئەو ڤاکسینە لەمێ خۆیان بتوانن ناو وڵاتی خۆیانی پێ کۆنتترۆلکەن عێراق لەکوێ ئەم هاوکێشەیە ینی مەسەلەن عێراق چی کردو لەو بابەتەوە ئایا ئەو وتوبێژەی کە ئێمە خۆمان وکو هەرێمی کوردستان لە وەزارەتی تەندروستی جەنابیشتی تێدابووی ئەو بەکوێ گەیشت ئایا ئەمەل هەیە کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەو پاوەر و بەو پشتگیریەی کە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەیە ئێمەش خۆمان بتوانین بگەینە ئەوە ڕێگەیان داینی ئەخیرەن ئێمە لە ڕاستیدا وەکو لیژنەی زانستی یعنی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم یعنی چەند دانیشتنێکمان کرد لەگەڵ شەریکەی فایزەر و شەریکەی ئەسترازینیکا و وعدماندرایە کە ئەوە بکەین هەندێک وەسایقیشمان موافقاتیشمان تەوقع کرد لەلایەن جەنابی وەزیر تەندروستیەوە ناردرا بۆیان بەڵام ئەسترازینیکا منطقەی عێراقی ڕەبت کردووە لەگەڵ ڕەش فارم ئار فارم شەریکەی رووسیا لوقاحی ئەسترازینیکا دروست دەکا دەبی لەوان بکڕین ئەوانیش وتیان ینی 5.25 دۆلارە لەگەڵ گەیاندنی بۆ مەتاری مۆسکۆ ئەوە ئەگەر یعنی ئەوان وعدی خۆیان جێبەجێ بکەن ئەمە هەموو شتەکان کۆتایی پێهاتیە بەس ماوە ئەنجومەنی وەزیران یعنی موافقاتیشیدایە لەگەڵ یان عقد بکا و ڤاکسینەکە بینی ئەوە یارمەتی دەرێک دەبێت بۆ ئەوەی زۆرترین کەس لە کوردستان ڤاکسین وەرگری بەنسبەت فایزەریش هەر یعنی مفاوەزات کرایە و دەکرێت لێ بکڕێ بەڵام فایزەر داوای دوو خاڵی گرنگ دەکات موافقەی پەرلەمانی بەغدا و هەروە موافقەی عێراق بۆ ئەوەی حسەی کوردستان بە جیاوازی بفرۆشێ و یعنی ئەوە هەز دەکەم ئەوانە کە شت تاخیر دەکەم بۆ ئەوە لەبەرەوەی پێڕاناگەن هەر بەشی وڵاتەکانی خۆیان دەکات یەکەم زار دەیانوێ ڕێژەی ینی دانیشتوانی خۆیان ڤاکسین بکەن دوایە ئەوە بفرۆشتنە وڵاتەکانی تر زۆر باشە بەنیسبەت بابینۆ سەر ڤاکسینە چینیەکە کەی بڕیار وایە بگاتە عێراق و کەی بڕیار وایە بگاتە هەرێمی کوردستان و یەکسەر لەسەر کێش دابەشەکرێت دکتۆرجان
ئەوە یعنی لە ئەوەی سوۆشل میدیا وێنەی تیارەی ئەوەی 130 بوو 120 نازانم ئەوانم دیت کە لە مەتاڕیەکانی سیندا بەزینە و باریان کردووە و لەوانەیە لە ڕێ بنیان گەیشت بن عێراق دێتە بەغدایە و لەوێەوە حسەی هەرێم کە ینی لەو 5,000 دێتە هەولێر و لێرەوەش تەوزیعی هەولێر و سلەیمانی و دۆک دەکرێت بە پێی دانیشتوان و یەکەم کەس ئەوانەی کە لە نەخۆشخانەکانی کۆڤید 19 ینی منتەسیبەکانی وان تەلقیح دەکرێت چونکە ئەوان لە خەتی جەبهەنە با بڵین کە مستەشفای ئیماراتی و تەواری ڕۆژاوە و تەواری ناوەند وانەیە و یعنی پێی ناوێ ئەمە تەنگاو بین وەچی کوردەواری گوتنی ئەوە مانجی سێ بڕێکی باش لە لوقاحات دێ و حسەی کوردستانی دەدێ ئەو کاتە نەک بەس کارمەندی تەندروستی بە تەمەند درێژەکان و ئەوانەی نەخۆشی درێژخایانیشیان هەیە تەلقیح دەکرێن و مانجی چار و هەتا نهایەتی ساڵ ئینشاءڵڵا 1.2 ملیۆن کەس لە هەرێم کە دەکات 120 دانیشتوانی تەلقیح وەردەگری ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا دکتۆر گیان وەکو نیشانە لاوەکیەکانی پاش ڤاکسین بەشێکت ئاماژە پێکرد ئەمانەی کە مەسەلەن لەوانێت تایەکیان بەرز بێتەوە لەوانێت تۆزێک بێهێز بن چیتر هەیە دڵنیایی دەربارەی ئەو نیشانانە و چەند نیژەخایانی حەسەب ئەو داتا و ئەوەی کە لە بەردەوستا هەیە؟ یعنی هەمووی یان یەکەم یان دووەم ڕۆژە لەبەرەوەی ئەوە باکسی ڤایرۆسێکی مردووە هیچ تووشی نەخۆشیت ناکە وەکو ئەوە نییە بڵین هەندێک لوقاحی تر هەیە یعنی بەشێکی ڤایرۆسەکەی تێدایە و لەوانەیە حساسیە بکەیان ئەوەی باسان کرد ئیفایزەری مەسنجەر RNA ئیمۆدێرنە مەسنجانە ئەوەی هینان و بردننی زەحمەتە و لەوانەیە نازانرێ یەکەم جارە لوقاحی مەسنجەر RNA لە مرۆڤ بەکارهێنرێ هەرچەندە یعنی دەیەها و سەدەها ملیۆن کەس لە جیهان ئەو لوقاحانەیان وەرگرتیە ئەگە شتێکە باە لە یان لە میدیاکانەوە بڵاو دەبووە کەواتە جێیترست نییە و ڤایرۆسی مردوو بەکارهینانی یعنی ئەوە دەیەها ساڵە بەکاردەهێنرێ هیچ ئەوەی لاوەچی نەبووە و هەروەکو ئاماژەمان پێکرد وەکو تاو ئێشان و لەشدا هێزران و بێتاقەتیەوانەیە و ئەوەش یان هەندێک کەس ڕێژێکی زۆر کەم لەوانەیە حساسیان هەبی لە مکەویناتی ئەو ڤاکسینە بەڵام بە شێوەیەکی گشتی یعنی ئەوەی زۆر ئەمینە ئەو ڤاکسینە سینیە و یعنی ئامۆژگاریم بۆ ینی کەسانی کە لە ئەوەی کەرتی تەندروستی ئەوە دەکەن بەبێ ترس لێدەن هەتاکو خۆیان بپارێزن و باشتر بتوانن نەخۆشی کۆڤید 19 چارەسەر بکەن لە نەخۆشخانەکان و لە عینایە موڕەکەزەکان. دکتۆر دەشتی بوستانی پرۆفسۆر یاریدەدەر و پزیشکی پسپۆڕی نەخۆشی هەناویەکان و ئەندامی لیژنەی زانستی کۆڕۆنا لە هەرێم و لە عێراق زۆر زۆر سپاس بۆ زانیاریەکانت کاتمان کردی دەست خۆش بێت. سپاس زۆر مەمنون. هەموو بابەتەکان بەرەو ئەو لایەنە دەڕۆن سەر ڕای ئەوەی کە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان ژمارەکان بەداخۆ ڕوو لە زیادبوونە ڕێکارەکان و ئەمڕۆ لە بڵین ژووری یان بڵین ژووری عملیاتی کۆڕۆنا لەسەر ئاستی حکوومەتی هەرێم کە ئەوان بڕیارێندا ڕێکارەکان تونتر دەکرێتەوە هەتا دەی سێ دووبارە هەڵسەنگان نەکرێتەوە تکایە با خۆپارێزی ببێتە بەشێکی باش و کەلتور و هێشتا زیاتر ئێمە خۆمان پارێزین شتۆوەکو دکتۆر دەشتی باسی کرد ڕێژەیەکی زۆر ڤاکسین لەڕێیە بۆیە تکایە با زیاتر ئاگامان لە خۆمان بێ هەم ڤاکسین ببینین هەمیش تووشی کوارەنتین و لۆکداون هەموو لایەکتان هەر تەندروست بن خواتە